گۆرانی و شێری دارا مەحموودی جەنابەت ئەو گۆرانیت زۆر وتۆتەوە ئێستا خەڵکێکی زۆر گۆرانێت دەڵێن ئەو گۆرانیە چه هەستێک بۆ تو دروست دەکە ئەو خەڵکە زۆرە دەڵێ ئەو خەڵکە زۆر گۆرانی خۆشحاڵیە جێگایەوە پیا و ئۆمێدی پتر دەبێت و تەشویق دەبێ ینی خۆشحاڵ دەبێت بۆ مەسایلی کە بەڵێ هەرماوە ستەکانت خۆش تەمەنی گۆرانیت چەندە بە نزیکەی ئەگەر بزانانی تەمەنی ئەو گۆرانیە بەڵێ ئەو گۆرانێت تا حدودی 20 ساڵەوە پێش کردومە باڵە تۆمارگەکە ماوە تۆمارگاکەت چی تێدا تاوەکو ئێستا ئەو یادگارێنی کە هەڵت گرتووە چی وەڵاهی پڕە نەواری قەدیم و عکسی جوانی قەدیم و ئەوانە تەقریبان یادگاری هونەرمەندان جەنابەت لەگەڵ هونەرمەند ماملەی گۆرانی دووتووە پێشتر وەڵامەگرا دوو بە دوودا داد نوشتین پێکەوە هونەری ماملێت پێ چۆن بوو ئەو هونەرێکەوە دەکرد ئازامەت بوو جەنابەت یەکەم جارنی سەردانی شاری هەولێر دەکەوت لە هەولێر خەڵات دەکری هونەری هەولێرت پێ چۆنە هەولێر لە ڕووی وەڵای هەولێر لەباری زۆر مەسایلانەوە کە من چەندین بار هاتووم لە هەر بارەوە زۆر پێشڕەوتی کردووە جێگای خوشانازی و خۆشحاڵیە